بەناوی خی گەورە و میرەبان بینەرانی بەڕێز لە تۆڕە کۆمەڵایەتەکانی دەستگای ڕوانگە لە فەیسبوک، تویتەر، ئینستاگرام و یوتیوبی دەستگای ڕوانگەوە سڵاوی خی گەورەتان لێبێت بۆ بەرنمەیەکی تایبەت لەگەڵتانین سەبارەت بە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ساڵی 2021 بۆ ئەم ساڵیش بە دروشمی لە پێناو کولتوری خۆبەخشی بۆ چوارەم ساڵ لەسەر یەک دەستگای ڕوانگە هەڵدەسێت بە ئەنجامدانی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ئەو گەنجانەی یان ئەو گروپانەی دایانەوێتن پرۆژەکانیان پێشکەش بە دەستگای ڕوانگە بکەن و کۆمەک وەربگرن بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێز ڕێبین هۆشیار بەڕێوبەری پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشەکەین تاکو بزانین پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش چییە و هەروەها ئامانج لەم پرۆژەیە چییە و چۆن ئەنجامەدرێتن. کاک ڕێبین بەخێر بیت. زۆر سپاس کاک گۆرانجان. کاک ڕێبین لە سەرەتای ئەمەوێتم بزانم پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش بۆ ئەم ساڵ چییە؟ زۆر سپاس کاک گۆرانجان، زۆر مەمنون. پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش پرۆژەیەکی ساڵانەی دەستگای ڕوانگەیە کە هەروەکو باست کرد ئەم ساڵ بۆ چارەم ساڵە خۆشبەختانە ئەم پرۆژەیە بەڕێوە دەبین. بۆ هەر ساڵێک 12 پرۆژەی لاوان گروپی خۆبەخشیەکان کە 12 باشترین پرۆژەیە لەلایەن دەستگای ڕوانگەوە کۆمەکی دارایی دەکرێن و تاوەکو بتوانن پرۆژەکانیان جێبەجێ بکەن. زۆر باشە. ئامانجی یانخود با بڵێن پەیامی ئەم پرۆژەیە کەوا ناوتان لێنەوە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش لە نێو دوو قەوسا چییە؟ خۆی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش ئامانجەکەمان ئەوەیە کەوا بە کللتورکردنی کاری خۆبەخشیە لە ناو کۆمەڵگەدا و لەگەڵ ئەوەش چەند ئامانجێکی تریشمان هەیە. کاتێک ئەو گروپانە ئەو خۆبەخشانە ئەو گەنجانە کە پرۆژەکانیان جێبەجێ دەکەن لەو کاتەدا ئەزمون و تواناکانیشیان بەرز دەبێتەوە کەەوەش یەکە لە ئامانجەکانمان جگە لەوەی کەوا بەرزکردنەوەی ئاستی بە کەلتورکردنی کاری خۆبەخشیە لە ناو کۆمەڵگەدا. زۆر باشە. ئەم پرۆژەیە لە کێوە ڕاگەاندراوە تاکەی بەردەوامە بێتن لە ئێستاە لاوان ئەتوانن پێشکەشی پرۆژەکە بکەن؟ کاتی پێشکەشکردنی پرۆژەکان لەلایەن گەنجەکانەوە دەستپێشخەریەکانیان پێشکەش بکەن ئێمە لە 12 هەفتی ئەم ساڵەوە ئەم پرۆژەیەمان ئەعلان کردووە تاوەکو 31 12 شەو دەتوانن پرۆژەکانیان پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن. واتە تا کۆتایی ئەم مانگە؟ بەڵێ نزیکەی 20 ڕۆژی ماوە. 20 ڕۆژی تر. پێش ئەوەی کەوا بێمە سەر پرسیارەکانی تر ئەمەوێت ژمارە تەلەفۆن و هەروەها چۆن ئەو لینکەیکەوە لاوان ئەتوانن بەرهەمەکانیان لێ پێشکەش بکەن بۆ لاوان بخەیتە ڕوو. بەڵێ خۆی پێشکەشکردنەکە لە ڕێگای ئۆنلاینەوە دەبێت کە هەموو ساڵ لە ڕێگای ئۆنلاینەوە بووە. گوگل فۆرمێکمان ئامادە کردووە کە بە 3 زمانە بە زمانی عەرەبی، کوردی و ئینگلیزیە گەنجەکان دەتوانن لە ڕێگای ئەو گوگل فۆرمەوە پرۆژەکانیان پێشکەش بکەن. بەڵام لە چێندەر لە وێبسایتی rwanga.org/yvi دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن یاخود دەتوانن سەردانی سۆشیال میدیەکانی دەستگای ڕوانگە بکەن کە لینکەکانمان داناوە لە سۆشیال میدیەکان دەتوانن لە ڕێگای ئەو لینکەوە پرۆژەکانیان پێشکەش بکەن. ئەگەر کێشە و گرفتێکیان هەبوو لە پێشکەشکردنەکەیە چۆن بتوان بگەن بە تیمی پرۆژەکان؟ لە هەر کاتێک ئەگەر کێشەیەکیان هەبوو یان هەر شتێک وازح نەبوو کە کاتێک کە پرۆژەکانیان پێشکەش دەکەن دەتوانن پەیوەندیمان پێ بکەن لە کاتی بڵێن دەوام ساعت 8:30 تاوەکو 4:30 ئێوارە بە ژمارە تەلەفۆنی 0750 592 81 دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. ئەگەر کاتێکیش دوای داوام بوو ئێمە ڕۆژی دواتر پەیوەندیان پێوە دەکەینەوە لەهۆی کە زیاتر زانیاریەکانیان پێ بەخشین. زۆر باشە. هەروەک کاگڕێبین ئاماژە پێکرد لاوان ئەتوانن لە ڕێگەی وێبسایتی دەستگای ڕوانگەوە بە ناونیشانی www.rwanga.org/yvi بچن دەربارەی پرۆژەکە بخوێنەوە پرۆژەکانیان پێشکەش بکەن و هەروەها دەتوانن ئەگەر کێشەیەکیان هەبوو بە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 592 81 کۆڕەکە پەیوەندی بکەن بە تیمی پرۆژەکە و لەبارەی پرۆژەکەەوە بزانن و کێشە گرفتەکانیان چارەسەر بکرێتن. کاک ڕێبین بۆ ئەم ساڵ لە چەند سێکتەردا لاوان ئەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن؟ کاک گۆران هەروەکو ساڵانی پێشوە و دەستگای ڕوانگە لە 4 سێکتەر کار دەکات
و ئەو پرۆژانێکەوانش پێشکەشی دەکەن دەبێت لە سنووری ئەو چوار سێکتەرە بی کە سێکتەرەکانیش پەروەردە لاوان ژینگە و کەسانی لێ قەوماوە یعنی ئەو پرۆژانێک کە ئەوان پێشکەشی دەکەن دەبێت خزمەت بەو چوار سێکتەرە بگەینێت. هیچ کێشەیەکەیە لە هەردیەک لێو سێکتەرانە بێ یان کامیان باشترینە بۆی کەوا پێشکەشی تێدا بکەن؟ خۆی لە هەر سێکتەرێک بێ هیچ کێشەیەکی نییە بەڵام هەندێک پرۆژەش هەیە ئەو پرسیارە زۆر دووبارە دەکرێتەوە لەلایەن گروپە خۆبەخشیەکانەوە زۆر جار هەیە پەیوەندی دەکەن نازانن کەەوە ئەو پرۆژیان کە پێشکەش کردووە چ سێکتەرێک دەگرێتەوە بەڵێ وایە هەندێک پرۆژە هەیە لاانەیە بەشێکی پەروەردەبی و لە هەمان کاتدا لاوانیش بگرێتەوە ئەوە لە هەمان کاتدا دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن لۆی پێیان بڵێن ڕاوشکاری بە ئێمە بکەن لۆی پێیان بڵێن کەەوە پرۆژەکانیان ڕێک سێکتەرێک دەگرێتەوە یعنی ئەو سێکتەرێکەوە باشترە بۆی کەوا پێشکەشی تیا بکەن. باشە پێویستە دەست پێشخەریەکان لەسەر چ بنەمایەک بن بۆ ئێستاە؟ خۆی لەسەر بنەمای خۆبەخشی بێ یعنی لە بۆ بازرگانی ناگرێتەوە لە بۆ بزنس ناگرێتەوە لە بۆ قازانجی خۆبەخشەکان ناگرێتەوە ئەو پرۆژانێک کە خۆبەخشەکان ئەنجامی دەدەن ئێمە کۆمەکی داراییەکە دەکەین تەنها لە بۆ ئەوەیە کەوا خزمەتێک بە کۆمەلگا بگەینی و پرۆژەکانیان پێ جێبەجێ بکەن بەڵام هیچ بڵێن پاڵپشتێکی دارایی لە بۆ خۆبەخشەکان نابی یاخود هەر مەعاشێک شتێک بگرێتەوە لە بۆ خۆبەخشەکان. ڕوونتر بڵین ئەم کۆمەکە تەنها بۆ پرۆژەکە ئەبێتن لە چوارچەوەی پرۆژەکە و ینی بۆ کەسان نەبێتەوە کاریتیایەکەن؟ بەڵێ خۆی تێچووی پرۆژەکە چییە؟ ئێمە دوای ئەوە دێنە سەر ئەو فۆرمەی کە دامان ناوە کە فۆرمی بودجەی پێ دەڵێن کە خۆبەخشەکان پڕی دەکەنەوە دوای ئەوە زیاتر تەوزیح دەکەین لەسەر ئەوە بەڵام هەروەکو باسم کرد هیچ شتێک ینی بڕەپارەیەک نییە لە بۆ تەرخان بکرێ لە بۆ خۆبەخشەکان تەنها لە بۆ ئەوەیە لە بۆ پێداویستی پرۆژەکە دابینکردن و گواستنەوە ئەو شتانەیە دەتوانن کۆمەکە سەرف بکەن لەو. کێشێکی زۆر هەیە لەو فۆرمانەی ساڵانی ڕابردووکەوە زۆربیان واتێکیشتنکەوە بۆ مەبەستی بازرگانیە خۆت بۆ ئەوەیەکەوە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە ئەم فەندە وەربگرن بیکەنە پرۆژەیەکی بیزنس و کاریتیایە بکەن. بڵێ خۆی دەتوانن ئەگەر پرۆژەکە ئێستا جێبەجێ بکەن بەڵام نابێت پرۆژەکە بزنس بێ لۆ قازانجی خۆبەخشەکان بێ بەڵام دوای پرۆژەکە کە تەواو بوو کاتەکەی تەواو بوو ئیدی ئەوان دەتوانن ئازادن ینی پاشان پرۆژەکان بکەن بڵێ سەرپشک دەبن لۆی بتوانن پرۆژەکانیان بکەنە بازرگانی بەڵام لە کاتی ئێستای کە کۆمەکی دەستگای ڕوانگە وەردەگرن نەخێر ناتوانن بازرگانی لە ماوەی پرۆژەکەی ناتوانن لە ماوەی پرۆژەکە بڵێ ناتوانن. زۆر باشە. چ تەمەنێک یاخود چێ ئەتوانێتن دەست پێشخەری پێشکەشی دەستگای ڕوانگە بکات؟ بەڵێ ئەو گروپانەی کە دەست پێشخەریەکانیان پێشکەش دەکەن کە لە ڕێگای نوێنەرەکانیانەوە پرۆژەکانیان پێشکەش دەکەن دەبێت گروپەکە لە 5 کەس 5 ئەندام و زیاتر ینی بەلای کەمی لە 5 ئەندام پێک هاتە بێت و ئەو ئەندامانێک کە لە گروپەکەدانوا باشترەکەوە نێر و مەی تێدا بێت و ئەگەر خاوەن پێداویستی تایبەتیشی تێدا بێ ئەوە زیاتر پەسند دەکرێت لە بۆ وەرگرتنی پرۆژەکە و جگەلەوەی کەوا بیرۆکەی پرۆژەکان چۆنە و چۆن نیە و لەگەڵ ئەوەشدا تەمەنی خۆبەخشەکان دەبێ تەمەنیان لە 18 ساڵ لە بۆ 35 ساڵ بێ ئێمە بۆ ئەو تەمەنەمان داناوە لۆوەی کەوا 18 ساڵی 19 تاوەکو 20 ساڵی ئەوانە ئەزممویان کەمە لە کارکردن بەڵام کەسێکە لە 30 ساڵ بەرەو سەرەوەی ئەزممونێکی زۆری هەیە لە کارکردن لێ ئەوانەمان تێکەڵ کردووە لۆی هەتا لە کاتی بەڕێوەبردننی جێبەجێکردنی پرۆژەکانیان ئەزممون لە یەکتر وەربگرن و سوود لە یەکتر وەربگرن. بەڕێزان و خۆشەویستان ئەوانی کەوا پرسیارێکیان هەیە یاخود ئەیانەوێتن کۆمنتێک بنووسن لە ژێر ئەم پۆستەوە لە ژێر ئەم لایڤەوە دەتوانن کۆمنتەکانتان بنووسن و لە ڕێگەی تیمەکانی ئێمە وەڵامی پێویست دەدرێنەوە و هەروەها بۆ هەر پرسیارێک دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 1950 و لینکی پێشکەشکردن بۆ پرۆژەکەش بە ناونیشانی www.rwanga.org/yvi دەبێتن لەوێ زانیاری زیاتر وەرەگرن و ئەتوانن دەست پێشخەریەکانتانیش پێشکەش بکەن. کاک ڕێبین چی ئەتوانێتن دانیشتووی چ ناوچەیەک شوێنێک ئەتوانێتن بەرهەمەکانی پێشکەش بکات یاخود بڵێن دەست پێشخەرەکانی پێشکەش بکات بۆ ئەم ساڵ لە شوێنێک ئێوە شوێنێکی جوگرافیتان دیاری کردووە؟ هەروەکو ساڵانی پێشوە 6 پارێزگا دەگرێتەوە کە هەولێر، دوهۆک، سلێمانی،
هەڵەبجە کەرکووک و نینەوە کەمە دەڵێن پارێزگا سنووری پارێزگاکان بە هەموو شار و شارۆچکە و قەزا و ناحیەکان دەگرێتەوە کەواتیانی تەنها ئەوە نییە چکەوە زۆر ئەو پرسیارەش دەکرێت کاک گۆران دەڵێن ئەمە تەنها لە سنتەری شار پرۆژەکانمان پێشکەش بکەین نەخێر لە هەموو شار و شارۆچکەکانی سەر بە و پارێزگانی کە باسمان کرد ئەو شش پارێزگایە دەتوانن گروپە خۆبەخشیەکان پرۆژەکانیان پێشکەش بکەن و لەو شوێنانەش پرۆژەکانیان جێبەجێ بکەن. کاک ڕێبین پرسیارێکی تر زۆر دێتن ئەوش ئەوەیە من ئاوارەم من لە یاخود پەنابەرم ئێستاکە لە دهۆک دانیشومە لە هەولێر دانیشومە لە سلێمانی دانیشم ئایا توان پێشکەشی پرۆژەکە بکەم؟ بەڵێ کاک گۆران ئەوانەی کە ئاوارەنە پەنابەرن یان هەر ینی گرنگ ئەوەیە لەو شوێنانە ینی پرۆژەکانیان جێبەجێ بکەن اینجا خەڵکی هەر چ شوێنێک بێت چ وڵاتێک بێ دەتوانی پێشکەشی بکە بەڵام پرۆژەکانیان کە کاتێک کە جێبەجێ دەکەن دەبێت لە سنووری ئەو پارێزگانەبی کە باسمان کرد. یەک شتێکی تر گەنجێکە بۆ نمونە بەپێی سنووری جوگرافیان نزیکن لەیەکەوە بۆ نمونە پارێزگای دیالە لەوانەیە لە پرۆژەکەی ئێمەیە نەبێتن بەڵام ئەچێتن لە خانەقین پێشکەشیەکات یاخود دێتە دووس خورمات و لەوێیانە پرۆژەیەک پێشکەشەکات گەنجێک ئەتوانێتن پێشکەشی بکاتن؟ ئەکەیت تەبانەوە هەمان شێوەیەکەوە ینی سنووری پارێزگاکان ئەوانێک کە باسمان کرد شش پارێزگا هەولێر دوهۆک سلێمانی هەڵەبجە کەرکووک نینەوە پرۆژەکانیان لەو شوێنانە جێبەجێ بکەن دەتوانن لە هەر بڵێن شارشتکەی عراقیش بن دەتوانن بێن لەوێندەرە پرۆژەکانیان جێبەجێ بکەن زۆر ئاساییە. ئێستا دێنە سەرباس ئەوەی دەست پێشخەریەکان پێشکەشەکرێتن دوای ئەوەی کەوا دەست پێشخەریەکان پێشکەش بکرا چۆن هەڵسەنگاندن بۆ دەست پێشخەریەکانەکرێتن ئایا هیچ کەسێک لە ناو تیمی دەستگای ڕوانگە هەڵسەنگاندن بۆ دەست پێشخەریەکانەکاتن ئایا ئەو دەست پێشخەریانە شوێنی جوگرافی دەست پێشخەریەکان ناوی ئەو کەسانی پێشکەشیان کردووە تیمی ناوی تیمەکە بە شێوەیە کەسێتە بەردەم دادوەران؟ بەڵێ ئێمە ساڵانە لێژنەیەک دادەنرێ پسپۆڕن لەو بوارەدا ئەو لێژنەیە لە دەرەوەی دەستگای ڕوانگەنە هیچ پەیوەندیەکیان بە دەستگای ڕوانگە نیە بەڵام پسپۆڕن لەو بوارەدا و ئەزمونێکی زۆریان هەیە لە ڕێکخراوە ناحکومیەکان و بەڕێوەبردننی پرۆژەدا ئەوانن کە پرۆژەکان هەڵدەبژێرن و هەڵسەنگاندنی بۆ دەکەن کە 12 پرۆژە باشترین پرۆژە هەڵدەبژێردرێ و جێبەجێ 12 پرۆژەڵکی دەستگای ڕوانگەش کەسیش لە دەستگای ڕوانگە بەشدار نابێتن لە هەڵسەنگانی پرۆژە نەخێر دەستگای ڕوانگە هیچ پەیوەندیەکی بەوە نییە کە لە کاتی هەڵبژاردننی باشترین پرۆژەکاندا ئەی ئەو ناوی پرۆژەکان ئەو کەسان لە ناو پرۆژەکانن ئایا هیچ کنیەکیانە بێتن بۆ نمونە ئەچێتە بەردەم ئەو کەسانی کەوا دادوەرن خۆی ئەو پرۆژانێک کە پێشکەش کراون لەلایەن بڵێن گروپە خۆبەخشیەکانەوە ئێمە وەکو تیمی دەستگای ڕوانگە بوو ستافی پرۆژەکە ئەمە ئەو پرۆژانە وەردەگرین دوای ئەوە ئەو پرۆژانە هەمووی کۆد دەکرێت یعنی کەس ئەو دادوەرانە نازانن کەوا لەلایەن چێوە ئەو پرۆژانە پێشکەش کراوە کاتێک کە دەچێتە بەردەم دادوەرەکان لێژنەکە ئەوان تەنها لەسەر بیرۆکەی ئەو پرۆژەیە کەوا بیرۆکەیەکی نوێ چەند بنەمایەکی تریشە کەوا هەڵی دەبژێرن لەسەر باشترین پرۆژە بەڵام دادوەرەکان نازانن کەوا ئەوە لەلایەن چ گروپێکەوە ئەو پرۆژەیە پێشکەش کراوە. زۆر باش ئێوە لەبەرەوەی شش پارێزگایە پرۆژەکان چۆن دابەشکراون بەسەر پارێزگاکان کۆی گشتی چەند پرۆژە هەڵدەبژێرن؟ هەروەکو باسم کرد کۆی گشتی 12 پرۆژە 12 باشترین پرۆژە هەڵدەبژێردرێ بەڵام کە دەڵێن شش پارێزگا مانای ئەوە نییە کەەوە لە هەر پارێزگایەک دوو پرۆژە هەڵدەبژێردرێ نەخێر پارێزگا هەیە لەوانێت تەنها یەک پرۆژە هەڵبژێردرێت لە پارێزگا شەیلوانێ سێ پرۆژە هەڵبژێردرێت بگرە لەوانەیە پارێزگا هەبی هەر پرۆژەی لێ هەڵنەبژێردرێت لێ هەر لەسەر ئەساسی باشترین پرۆژەکانە کە هەڵدەبژێردرێت. زۆر باشە کاکرێبین ئەو بڕەپارەی کەوا کۆمەکەکرێتن بۆ ئەم ساڵ بۆ پرۆژەکان چەندە و بە شێوەیەک ئەو کۆمەکانە دابەشەکرێتن؟ بەڵێ ئەوەی کە دامان ناوە بۆ ئەو ساڵ کۆمەکە 4 ملیۆن و 250 هزار دیناری عراقیە بەڵام ئەمە کە دەڵێن 4 ملیۆن و 250 هزار دیناری عراقی کەواتە پرۆژەکان نابێت زیاتر بێ لەو بڕەپارەیە لەو بودجەیە بەڵام دەکرێت مەسەلەن دەست پێشخەری هەیە پرۆژە هەیە تەنها 4 ملیۆن بڵێن بودجەی گشتیتی یان 4 ملیۆن کەمتر 3 ملیۆن و 500 هزار بەڵام نابێ لە 4 ملیۆن و 250 هزار دینار پرۆژەکە بودجەکەی زیاتر بێت.
هەواڵێکی دڵخۆشکەرە چونکە ساڵی ڕابردوو 2,500,000 بوو ئەم ساڵ زیادی کردووە بۆ 4,250,000 نزیکەی تقریبان 140 زیاد بووە. هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ ئەو کەسانی کەەوە ئایانێتن پرۆژەکانیان پێشکەش بکەن چونکە چەند پارە لە بەردەست بێتن بۆ پرۆژەکە جوانتر و چاکترە بێتن تاکیید کا گۆران چکە چەند پارەکەی زیاتر بێ کوالیتی پرۆژەکە زیاتر دەبێت و فراوانی پرۆژەکە زیاتر دەبێت. ڕاستە سەبارەت بەو پرۆژانی کەەوە ساڵانی ڕابردوو کۆمەکراون ئایا ئەتوان ئەم ساڵ پێشکەش بکەنەوە ئەو گروپانە یاخود ئەو کەسانی لە ناو گروپەکان ئایەتوانن ئەم ساڵ دەست پێشخەری تازە پێشکەش بکەن. ئەو پرسیارە زۆر جوانەکە گۆران چکە زۆر ئەو پرسیارەشمان لێ دەکرێت لەلایەن گروپەکانی پار و پێرار ساڵەوە کە پرۆژەکانیان جێبەجێ کردووە. ئەوانەی کە بڵێن پار ساڵ و پێرارەوانە کە بەشداریان کردووە کۆمەکی دارایی کراون ناتوانن بە هەمان ناوی بڵێن گروپ بەشداری بکەنەوە و هەمان گروپ بەشداری بکاتەوە. بەڵام لێرە شتێکمان کردووە تەنها یەک ئەندام ئەوزەگەر ئەندام بووبی پێشتریان نوێنەری گروپەکە ببی تەنها یەک ئەندام دەتوانی لە ناو گروپێکتر بی بە ناوی گروپێکتر بە پرۆژەیەکتر بە هەمان شێوە نابی پرۆژەکەشیان دووبارە بکرێتەوە. بەڵام بۆ شێوازە دەتوانن دووبارە پێشکەشی بکەنەوە و چانسیشان هەیە لەوەیکەوە کۆمەک بکرێن. ئەو باسی پرۆژەکان کرد ئەو پرۆژانی ساڵی ڕابردوو ئەنجام دراون ئایا منێک ئەمەوێتن پێشکەشی دەست پێشخەری لاوانی خۆبەخش بکەم چۆن بزانم پرۆژەکانی ساڵانی ڕابردوو چی بوونە چی کراوە بۆ ئەویکەوە ئەو پرۆژانە دووبارە نەکەمەوە یاخود بیبینم بزان بە شێوەیەک ئەنجام دراوە. خۆی ئەمە ساڵانە بە هاشتاگ کە گروپەکان پرۆژەکانیان جێبەجێ کردیە هاشتاگی YVI 2020 ئێستا پارساڵ هاشتاگی YVI 2020 لە فەیسبوک بۆ شێوازە بڵاویان دەکردەوە گروپەکان. اینجا ئەگەر هەر کەسێک سێژ بکە لەسەر هاشتاگی YVI 2020 دەزانی ئەو پرۆژانەی کە پارساڵ جێبەجێ کراون لە بیداتەوە تاوەکو کۆتایی گروپەکان خۆیان لە فەیسبوک بڵاویان کردوتەوە و لە هەمان کاتیشدا ئێمە لە وێبسایتی دەستگای ڕوانگە و لە سوۆشەل میدیای دەستگای ڕوانگە هەموو بڵێن ئەو خطواتانی کە بڕیتیان لە جێبەجێکردنی پرۆژەکان ئێمە بڵاومان کردەوە. هەر بۆ زانیاری بینەران و گەنجان ئێستا پلەیلیستێک هەیە لە یوتیوبی دەستگای ڕوانگە بە ناونیشانی دەست پێشخەری لاوانی خۆبەخش یان یوز ڤۆڵنتیر ئینیشیتیڤ کەوا هەموو ئەو دەست پێشخەریانی کەوا براوە بوونە ساڵانی ڕابردوو هەمووی تێدا دانراوە و دەتوانن بینەری بن. سەپارەت بە ئەو زمانانەی کەوا پێشکەشکردن تایە بە چەند زمانەتوانن گەنجان پێشکەش بکەن؟ بەڵێ ئەمە خۆی زمانی ئەساسی کە ئەوەی کە لە عێراق و لە کوردستان کە بەکاردێ کوردی و عەرەبی و ئینگلیزیە. ئەمە بە هەر سێ زمان فۆرمەکەمان داناوە و گەنجەکانیش دەتوانن بە هەر سێ زمان هەر زمانێک پێیان باشە دەتوانن پێشکەشی پرۆژەکانیان بکەن. گەنجان دەتوانن بە چەند دەست پێشخەری بەشدار بن؟ تەنها یەک دەست پێشخەری. هەر گروپێکی خۆبەخشی کە نوێنەرەکان دەست پێشخەریەک پێشکەشی ئەم پرۆژەیە دەکا تەنها بەیەک دەست پێشخەری دەتوان بەشدار. یەکێک لە مەرجەکانی پرۆژەکە ئەوەیەکەوە ئەبێت سوود بە 100 کەس بگەێنێتن. ئەتوانی ئەوم بۆ ڕوون بکەیتەوە ینی سوود بە 100 کەس بگەێنێتن چۆنیە؟ کاگۆران هەر پرۆژەیە کە دەکرێت لەلایەن گروپە خۆبەخشیەکانەوە پێویستە دوای ئەوەی کە پرۆژەکە تەواو بوو 100 کەس بەلایانی کەمەوە و دەکرێت جاریوا هەیە 400-500 کەسی شەبووە کە ساڵانی پێشوو کە لە پرۆژەکان سوودمەند بووینە بەڵام بەلایانی کەمەوە پێویستە 100 کەس سوودمەند بێت. لە هەمان پارێزگاتوانێتن سوودمەند بێتن یاخود لە پارێزگایەکی ترکەوە پرۆژەکەی تێ ئەنجامەدرێتن؟ خۆی ئەو پرۆژەیە ئەگەر چەند شوێن دەگرێتەوە ینی جاریوا هەیە هەندێک پرۆژە هەیە لە چەند پارێزگایەک ئەنجام دەدرێت بەڵام کۆی سوودمەندبوانی لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکەدا پێویستە لە 100 کەس زیاتر بێت. من پرۆژێکم بۆ ئۆنلاینێکم لەوانەیە ئۆنلاینەکەم و پارێزگاکانیش بگرێتەوە کەواتە هەمووی هەژمارەکرێتن چەند کەس سوودمەند. ئەوە نمونەیەکی زۆر باشە کاتێککە مەسەلەن لە ئۆنلاینەوە پرۆژەیەکت هەیە لە بۆ گەنجان هۆشیارکردنەوەی گەنجان بۆ نمونە پرۆژەکە بۆ شێوازەیە دەکرێت ئەتو 100 کەس بڵێن ترێنینگیان پێ بڵێەوە
بەڵام لە چەند کاتێکی جیاوازە مەسەرەن هەر جارێ لە 20 کەس ترینینگ وەردەگرن کەواتە ئەگەر 5 ترینینگی ئۆنلاین بڵێتەوە ئەوە 100 کەس سوودمەند بووە لێ 100 کەس سوودمەند بوون زۆر ئاسانە لە کاتێک کە پرۆژەیەک جێبەجێ دەکەیت زۆر باشە کاکرێبین هەر لەبارەی پرۆژەکانەوە ئێستا گەنجان کەوا بینەرمانن ئەیانەوێت بزانن ئەو فۆرمەیکەوە پرۆژەکانی تێدا یان دەست پێشخەرەکانی تێدا پێشکەشەکرێتن بە شێوەیەک پڕی بکەنەوە یاخود چی تایە بۆ ئەوەی کەوا ڕوونتر بێتن بۆ گەنجان ئەمە هەر لە لینکەکە لە گوگل فۆرمەکە کەوکو باسمان کرد کە بە 3 زمانە تەواوی ئەو پرسیارانە کراوە کەوالۆی کە هەر پرۆژەیەکیان هەر دەست پێشخەرێک لەلایەن گروپەکانەوە کە پێشکەش دەکرێت تەواوی زانیاریەکانی کە پێویستە پڕ دەکرێتەوە لۆی کەوا لێژنەی دادوەران لە بۆ هەڵسەنگاندنی پرۆژەکان تاوا زانیاریان هەبێت لەسەر پرۆژەکە ئەوەی کە زۆر گرنگیشەکەوە ئامانزی پرۆژەکە چیە و چەند کەس لێ سوودمەند دەبی و چاڵاکی پرۆژەکان چۆن بەڕێوە دەبن بەو شێوازەیە و جگە لەوەش ئەمە هاوپێچێکیشمان کردووە کە بودجەی پرۆژەکەیە خۆیان بڵێن داونلۆدی دەکەن خۆبەخشەکان نوێنەری گروپەکان ئەو بودجەیە پڕ دەکەنەوە ئەو بودجەیەش لە 3 بەشی سەرەکی پێکهاتووە کە بەشەکانیش تێچووی گواستنەوەکانە گواستنەوەی خۆبەخشەکان دەگرێتەوە و گواستنەوەی کەلوپەلەکان لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکانیان و دووەمیان تێچووی لۆجستیکیە مەسەرەن هەر کەلوپەلێک کە پێویستە لە بۆ پرۆژەکە دابین بکرێ و بکردرێ ئەوە لەو بڵێن لە بەشی دووەمیان پڕ دەکرێتەوە و بەشی سێمیشیان زیاترینی لە بۆ بڵێن مەسلەی چاپەمەنی ئەو شتانەیە کە هەر پێویستێک کە تەبع دەکرێت میدیایی بێ بەڵێ لە بەشی سێم پڕ دەکرێت زۆر باشە یەکێک لە مەرجەکانی پرۆژەکە ئەوەیەکەوە نابێت نوێنەرایەتی هیچ ڕێکخراوەیەک یاخود دامەزراوەیەکی حکومی و ناحکومی بکاتن بەڵێ ئەوە زۆر گرنگە ماچکە هەدەفمان ئەوەیە گەنج بڵێن سەر بە هیچ دام و دەستگایەکی حکومی یاخود ناحکومی نەبێت نابێت ینی گەنجەکان سەر بە دام و دەستگای حکومی ناحکومی بن ئەمە دەمانوێت خەڵک لە ناو کۆمەلگا ینی گروپی خۆبەخشەکان گەنجەکان خۆیان لە ناو کۆمەلگا گروپێک دروست بکەن بیرۆکەی پرۆژەیەکی باشیان هەیە و خزمەتی کۆمەلگاکە بکەن لە ڕێگای پرۆژەکانیانەوە کە ڕێبین کام گروپانە زیاتر پەسەندترن یان بۆ نمونە چی تیا بێتن زیاتر لە ئێوە پەسەندترە لای لێژنەی دادوەری پەسەندترە بێت بەڵێ خۆی سەرەتا ئەوەی کە لە هەمووی گرنگترە بیرۆکەی پرۆژەکە و چەند پێویستە ئەو پرۆژەیە لەو شوێنە جێبەجێ بکرێ دوای ئەوە اینجا ئەوەی کە زۆر پەسەندە کەوا گروپەکە وەکو باسمان کرد کەوا نێرومەی تێدا بێ گروپە خۆبەخشەکان و ئەگەر زۆر زیاتر پەسەندیش بێ ئەوە ئەگەر یەکێک لە ئەندامانیان زیاتر خاوەن پێداویستی تایبەت بێت لە گروپی خۆبەخشەکە کات بۆ پرۆژەکان دیاری کراوە یان ئەتوانن لە ماوەی چەندە پرۆژەکانیان ئەنجام بدەن بەڵێ ئەو کاتێک کە تەرخانمان کردووە لە بۆ بڵێن جێبەجێکردنی پرۆژەکانیان لەیەکی دەوە دەتوانن دەست پێ بکەن پرۆژەکانیان جێبەجێ بکەن تاوەکو 25/11 کە ئەم ساڵ 2021 دەتوانن پرۆژەکانیان جێبەجێ بکەن کەواتە هەمووی 56 ڕۆژە بەڵام هەندێک پرۆژە هەیە 30 ڕۆژە هەندێک پرۆژە هەیە لەوانە 20 ڕۆژ 15 ڕۆژە بەڵام نابێت لە 56 ڕۆژ زیاتر بێ کاتی جێبەجێکردنی پرۆژەکانیان پێشکەشکردنی پرۆژەکان ئەبێت لەلایەن چێوە پێشکەشی دەستگای ڕەوانگە بکرێتن بڵێ دەبێت لەلایەن نوێنەری گروپەکەەوە پێشکەشی پرۆژەکان بکرێ و دوای ئەوەش کە باشترین پرۆژەکان کە 12 پرۆژەی هەڵبژێردران ئێمە عقد لەگەڵ ئەو گروپانە دەکەین و لەگەڵ ئەوەشدا هەر گروپێکی خۆبەخشی نوێنەری خۆیان تەوقع دەکەن لەسەرەوەی کەوا ئەوە نوێنەری ئەو گروپەیە لۆی ئەمە تعامل تەنها لەگەڵ ئەو نوێنەری و گروپە دەکەین زۆر باشە بۆ بینەران ئەوە دووباراکەمەوە کە ئەتوانن پرۆژەکانیان لە ڕێگەی وێبسایتی دەستگای ڕوانگەوە بە ناونیشانی www.rwanga.org/yvi پێشکەش بکەن و ئەگەر هەر پرسیارێک هەر شتێکیان هەبوو لەبارەی پرۆژەکەەوە ئەتوانن پەیوەندی بە ژمارە تەلەفۆنی 1950 592 هەشتاویەک بکەن. کاک ڕێبین بۆ ئەم ساڵ بابەتی دەست پێشخەریەکان وەک باسمان کرد لە 4 سێکتەرەکەی دەستگای ڕوانگە ئاپێتن کە پەروەردە لاوان ژینگە و کەسانی لێ قەوماوە. ئەمەوێت لە زاری بەڕێستانەوە چەند نمونەیەک بۆ گەنجان بخەیتە ڕوو لە هەر یەکێک لە سێکتەرەکان بۆ ئەوەی کەوە
ڕۆشن بێت لەلایەن کەوا چ پێشکەشی دەستگای ڕوانگ بکەن چ دەست پێشخەریەک پێشکەش بکەن. بەڵێ کا گۆران ئەوەی کە بڵێن ئەو دەست پێشخەریانێک کە پێشکەشی دەستگای ڕوانگە دەکرێت ئەمە ئێستا باس لە نمونونەکان دەکەین بەڵام ئەوە مانای ئەوە نییە کەەوە ئیل لە دەبی تەنها لەو نمونانە دەست پێشخەریەکانیان پێشکەش بکەن بەڵام ئەو نمونانە زیاتر دەین لەوەی کە بزانن کەەوە پرۆژەکە زیاتر معلوماتیان لەسەر ئەو پرۆژانە هەبی کە چۆن چ بڵێن بیرۆکەیەک چۆن پێشکەشی بکەن ئەوە تەنها لە بۆیە بەڵام هەر پرۆژەیەکی دەست پێشخەری دەکرێت پێشکەشی بکەن کە خۆبەخشی بێت بەڵام لە هەمان کاتیشدا خزمەت بەو چار سێکتەرە بگەینێت کە پەروەردە و لاوان و ژینگە و کەسانی لێ قەوماو دەگرێتەوە بەڵێ لە دەروێ ئەمانش بێ ئاساییە بەڵام بۆ ڕوونکردنەوەی زیاتر ئەمە چەند نمونەیەک دەخینە ڕوو لەوەی زیاتر زانیاریان هەبێ لەسەر ئەو پرۆژانەی کە چ پرۆژەیەک باشە پێشکەشی بکەن. ئێستا بابێنە سەر سێکتەری پەروەردە دوو نمونە باز دەکەم بۆ نمونە پێشبڕکەیەکی زانستی پرۆژەکان پێشبڕکەیەکی زانستیە ئینجا لە ڕێگای ئۆنلاین بێ یاخود لە ڕێگای ئۆفلاینەوە بێ ئاساییە. نمونەی دووەمینیشیان بۆ نمونە دانانی کتێبخانەی گەڕۆک بڵێن لە شوێنە گشتیەکان چەند کتێبخانەیەک دادەنرێ لۆی کە خەڵک بتوانن سوودمان بن لەو کتێبانە و چەند نمونەیەکی تریش هەیە ئەو نمونانەی کە باسی دەکەین زیاتر لە وێبسایت دەتوانن وەری بگرن نمونونەکان ناتوانین ئێستا هەموو یەکێکە باز بکەینەوە بەڵام لە وێبسایتی دەستگای ڕوانگە هەر ڕوانگە.org/yvi نمونونەکان هەموو دیارن. بینە سەر سێکتەری دووەمیان کە سێکتەری لاوانە بۆ نمونە دەتوانن پرۆژەیەک هۆشیارکردنەوەی گەنجان لەسەر بڵێن مادەی بێهۆشکەر کە زیانەکانی مادەی بێهۆشکەر چێ و چۆنە دەتوانن لاوان هۆشیار بکەنەوە و بۆ سێکتەری ژینگەش دەتوانن لە هەر بڵێن پرۆژەیەک بێکەوە خزمەتی سێکتەری ژینگە بکە بۆ نمونە چاندنی نەمامەوەشتانە یاخود هۆشیارکردنەوەی خەڵک کە ئێستا حالیان خەڵکێکی زۆر دەناڵێنی لە کەمی ئاوی لە گەڕەکەکان دەتوانن خەڵک هۆشیار بکەنەوەکەوە ئەو کەم بەکاربێنن یاخود لە سێکتەری بڵێن کەسانی لێقەوما و دەتوانن لە کەمپەکان یاخود ئەوانەی کە منداڵانی سەر شەقام یاخود ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن پرۆژەکانیان ئەو کەسانە بگرێتەوە کەەوە خزمەت بەوانە بکە. لاوانی خۆشەویست ئەمانە چەند نمونەیەک بوون لەبارەی دەست پێشخەریەکانەوە ئێوە ئەتوانن نمونەی زیاتر لە وێبسایتی دەستگای ڕوانگە www.rwanga.org/yvi بەدەست بهێنن. کاک ڕێبین لەو پۆستەی کەوا کردبوومان و لە سۆشیال میدیاکانی دەستگای ڕوانگە و کۆمەڵێک پرسیارمان بۆ هاتووە ئەمانوێت ئەم پرسیارانە ڕوبەڕووی بەڕێسان بکەمەوە ئەڵێت یەکێک ئەڵێت سوودمەندبوانی ساڵانی پێشوو ئەتوانن بەشدار بن یان ناتوانن بەشدار بن. بەڵێ ئەو پرسیارە هەر باسمان کرد سوودمەندبوانی ساڵانی پێشوو تەنها یەک کەس کە ئەندام بوو بێ کە لە ساڵانی پێشوو سوودمەند بوو بێ یەک کەس دەتوانێت لەگەڵ گروپێکی تر بە ناوێکی تر بە پرۆژەیەکی تر دەتوانێت پێشکەشی بکە. یەکێکی تر پرسیاری کردو ئەڵێت پرۆژەیەکم پێشکەش کردووە لە ساڵانی ڕابردوو بەڵام براوە نەبووە ئایا دەتوانن گۆڕانکاری لە پرۆژەکەمان بکەین و دووبارە پێشکەشی بکەینەوە؟ بەڵێ زۆر ئاساییە دەتوانن پرۆژەکانیان لەوانەیە بیرۆکەی زیاتریان هەیە زیاتر دەوڵەمەندیان کردووە دەتوانن پرۆژەکانیان دووبارە هەمان بیرۆکەش بێ بەڵام لەوانەیە تەفاسیلی زیاتر بێ و بڵێن سوودەکەشی زیاتر بێ دەتوانن پێشکەشی بکەن. سیروان ئەڵێت من پەیوەندیم کردووە بە ژمارەی پرۆژەکەەوە بەڵام وەڵام نەدراومەتەوە دواتر پەیوەندیم پێوە کراوە کاتەکانی پەیوەندیکردن لە ئێوە کێ بن؟ کاتەکەی کاتی داوامە ساعت 8:30 بەیانی تاوەکو ساعت 4:30 دوای نیوەڕۆ یەکشەم تاوەکو پێنجشەم بەڵام ئەو کەسێک کە تەلەفۆن دەکە کاتی داوام نییە زۆر ئاساییە ئێمە دوای ئەوە پەیوەندیان پێوە دەکەینەوە بەتاکید. فەرمان ئەڵێت پرۆژەیەکم هەیە و پارەم لێ بڕاو و پێویستم بە پشگیریە ئایا دەتوانم من پێشکەشی ئەم پرۆژەیە بکەم؟ بەڵێ ئەو پرۆژانێک کە پێشکەش دەکرێت دەبێت پرۆژەکە لە سەرەتاوە بێ تاوەکو بڵێن جێبەجێ دەکرێت و کۆتایی پێدێ ناکرێت بڵێن پرۆژەیەک جێبەجێکرا و بەشێکی ماوە ئینجا کۆمەک وەربگری لەو پرۆژەیەدا. محەممەد دەڵێتن ئەکرێت بە تەنها پرۆژە بکەم؟ نانی بە تەنها یەک کەس بێتن؟ نەخێر ئێمە هەدەفمان لەوە چییە کەوا دەڵێن لە 5 کەس لە 5 ئەندام نابێت گروپەکە کەمتر بێ لۆی بتوانن بە ئەزمون و توانە
لێکتر وەربگرن و لە هەمان کاتیشدا بە شێوەیەکی بە کۆمەڵ کار بکەن واتە بە تیموەرک. زۆر باشە. ئەسرین خاتووە ئەسرین ئەڵێتن چۆن بزانم پرۆژەکەم لە کام سێکتەرە ئەوەی من دوو سێکتەر ئەگرێتەوە. ئەوەشیان هەر باسمان کرد لە بیدایەتەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن پەیوەندی بۆ ژمارانێک کە باسمان کرد پەیوەندیمان پێوە بکەن ئێمە پێیان دەڵێن کەوا پرۆژەکانیان ڕێک چ سێکتەرێک دەگرێتەوە. زۆر باشە. کاک ڕێبین کاروان ئەڵێتن ئایا ئەتوانم دوو پرۆژە لە ناو یەک پرۆژە ئەنجام بدەم و هەمان گروپ بین؟ خۆی دوو پرۆژە نییە لەوانەیە دوو چالاکی بی ینی پرۆژە هەیە چەند چالاکیەکی هەیە چالاکیەکان جیاوازن دەکرێت چەند چالاکیەک بی لە هەر شوێنێکی بی دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن. زۆر باشە. کۆمەڵێک پرسیاری گشتی ماوە ئەوانیش ئایا گەنجانە بێت لە ئاهەنگی کۆتایی پرۆژەکەیە ئامادە بن ئێوە یان چەند کەس دەتوان لە ئاهەنگی کۆتایی پرۆژەکەی ئامادە بن؟ بۆ هەر گروپێک ئێمە لەبەر بڵێن مەسەلەی کۆڕۆنا کە ئەوانەی کە داوەت دەکرن لە هەر گروپێک تەنها 4 کەس لە ئەندامەکان داوەت دەکرێن لە کاتی بڵێن ڕێوڕسمی کۆتایی. چەند ڕۆژ ماوە بۆ دەستپێشخەریەکان یاخود بۆ پێشکەشکردنی دەستپێشخەریەکان؟ هەروەکو باسمان کرد تاوەکو 31 ساعت 12 نیوە شەو دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن. ئەو پرۆژانی کەوا براوە بوونە پێشتر ئاگادارەکرێنەوە کەوا پرۆژەکانی ئێوە براوە بوونە بۆی کەوا کار لەسەر پرۆژەکانیان بکەن زانیاری زیاتر بەدەست بێن. بەڵێ ئەمە لەیەکی نۆ تاوەکو 15 باشترین پرۆژەکان دەستنیشان دەکرێت لەلایەن لێژنەکەەوە دوای ئەوە ئەو نوێنەرەکان ئاگادار دەکرێنەوە کەوا ئەوانە پرۆژەکانیان کۆمەکی دارایی دەکرێت لەلایەن دەستگای ڕوانگەوە. کۆتا پرسیارمەوەیە کەی ئاهەنگی کۆتایی پرۆژەکە ئەنجامەدرێت و گەنجەکان خەڵاتەکرێن خەڵاتی ڕێزلێنان. خەڵاتی ڕێزلێنانەکە لە ڕێوڕسمێکی شایستە دەکرێت لە سەرەتای مانگی 12 کە ساڵانش هەر بۆ شێوازە بووە کە سوپاسی هەموو ئەندامانی خۆبەخشەکان دەکەین و لە هەمان کاتیشدا شادەی ڕێزلێنانیش لەلایەن دەستگای ڕوانگەوە وەردەگرن. زۆر باشە کاگرێبن من هیچم نەمەوە ئەگەر تۆ شتێکت مابێتن بۆ گەنجان لە خزمەتانێ. زۆر سپاس دەکەم کاک گۆران دۆ کاتەکەت. زۆر سپاس. لاوانی خۆشەویست ئەوانی کەوا بیرۆکەیەکتان هەیە ئەتانەوێتن پێشکەشی دەستگای ڕوانگە بکەن ئەتوانن لە ڕێگەی پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشەوە ئێستا دەرفەتێکی زێڕینە بۆ ئێوە بتوانن پرۆژەکانتان پێشکەش بکەن ئەتوانن لە ڕێگەی وێبسایتی دەستگای ڕوانگەوە بە ناونیشانی www.rwanga.org/yvi هەر ئێستا پرۆژەکانتان پێشکەش بکەن لە ئەگەری هەبوونی هەر کێشە و گرفتێک یاخود بابەتێک ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 591 و هەروەها ئەتوانن لەژێر ئەم لایڤە کۆمنتەکانتان بنووسن و لەلایەن تیمی سوسیال میدیای دەستگای ڕوانگەوە ویان تیمی پرۆژەکەەوە وەڵام ئەدرێنەوە. زۆر سپاس بۆ کاتی ئێوەکەوە لەگەڵمانە بوون لە حیفزی خوایە بن و خواتان لەگەڵ.